لێدانی دەوحە چی چۆن بۆ لانووسینی سەردار عەزیز. ڕۆژی حوتی مانگ دۆناڵد ترامپ لە پلاتفۆرمی تروس نووسی ئیسرائیل بە داواکاریەکانی من ڕازی بووە، ئێستا دەبێت حەماسیش ڕازی بێت. ئاگاداری حەماسم کردوتەوە بە دەرەنجامی قبوڵ نەکردن، ئەمە دوایین ئاگادارکردنەوەمە. ئەمە نیشانەیەوە بوو کە پرۆسەیەک لە ژێرەوە لە ئارادایە. قەتەریەکان نێوەندگیر بوون، حەماسیان لە ئاگادار کردبووە. سەرکردەکانی حەماس کە هەندێکیان لە تورکیا سەفەریان بۆ دۆحە کردبوو بە مەبەستی کۆبوونەوە لەسەر ئەو پرۆسە، ڕۆژی سێشەممە لەو شوقەیە لە وادی ڕەزوان نزیک بە باڵوێزخانەی عێراق و رووسیا لە باڵەخانەیەکی نوێدا کە ساڵی 2022 دروست کراوە سەرکردەکانی حەماس کرانە ئامانج. ئیسرائیلیەکان دەڵێن هەمان جێگایە کە پاش هێرشەکانی حەماس بۆ سەر ئیسرائیل نوێژ و ئاهەنگی تیادا سازکرا. لێدانەکە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ ڕوویدا. ئایا قەتەریەکان ئاگادار بوون؟ بە هەموو لۆجیکێک قەتەریەکان ئاگادار بوون، هەروەها ئاگاداری ئیسرائیلیەکانیش بوون، چونکە چەند کاتژمێر پێشەوەیدا بۆ 12 فڕۆکە ڕاستەوخۆ لە ئیسرائیلەوە بە درێژایی 1800 کیلومتر بفڕن بۆ دەوحە، فڕۆکەی سیخوڕی ئیسرائیلی بە ئاسمانی شارەکەەوە بووە و قەتەریەکان و ئەمریکیەکان لێ ئاگادار بوون. ئەگەر ئەوانەی کە دەبوو بکرێنە ئامانج نەکرابانە ئامانج، دیسانەوە بەڵگەیە کە بە چەند خولەکێکی کەم لەو شوێنە دەرکراون کە دیسانەوە بەڵگەیە بۆ هەبوونی ئاگاداری. ئایا ئەمریکا ئاگادار بوو؟ لێرەدا سێشت هەیە: سروشتی ئەمەلیەکە، پەیوەندیەکان و ڕۆڵەکان. سروشتی ئەمەلیەکەوەها دەخوازێت کە هەردوو ئەمریکا و قەتەر خۆیانی لێ بە دوور بگرن، هەتا پەیوەندیەکانیان کێشەی تێنەکەوێت، چونکە ڕۆڵەکانیان وەها دەخوازێت. بەم پێیە وەک دەزانرێت ڕۆژی دووشەممە ڕاوێژکاری نزیکی ناتانیاهو ڕۆن درێمەر لە شاری میامی لەگەڵ هەریەکە لە ستیڤ ویتکۆف و جارید کۆشنەردا کۆبۆتەوە. دیارە دەبێت ئەوەڵ لە بەرچاو بگرین کە هەر سێکەیان جوولەکەن. نەتانیاهو کۆشنەر هێندە نزیکن کە نەتانیاهو زۆر جار لە ئەمریکا لە ماڵی ئەوان دەمێنێتەوە، بەڵام دەڵێن ڕاوێژکارەکەی نەتانیاهو ئەوانی ئاگادار نەکردووە. ڕێککەوتنەکە چی بوو؟ ڕەشنووسی ڕێککەوتنەکەەوە هابوو کە لە ڕۆژی یەکەمدا هەموو بارمتەکان ڕزگار بکرێن، لە بەرامبەردا ئیسرائیل 1000 فەلەستینی ئازاد بکات. ڕۆژی دووەم پرۆسەی بنیادنانەوەی غەزە دەست پێ بکات کە ترەمپ خۆی بەشدار دەبێت تیایدا. لێدانەکە چۆن بوو؟ ئیسرائیلیەکان لەوە ئاگادار بوون کە دەبێت بە تەواوی تەنها ئەو جێگەیە بپێکن، هەتا دوایی بڵێن هێرشەکە یەک ئامانجی هەبوو، پێکای و هیچ زیانی نەبوو. بۆیە زانیاری سیخوڕی ورد زۆر پێویست بووە لە کاتی بوونی کەسەکان لەوێ. سروشتی جێگاکە ئەگەری بەرکەوتنی ئەوانی تر و زۆر بواری تر. ئەمەش وەها دەکات کە گومانیەوە بکەین کە هەردوو سیخوڕی مرۆیی و تەکنۆلۆژی بە چڕی تیایدا بەشدار بوون. دیارە ڕەنگە قەتەریەکان کەمێک بێخەم بوو بن، چونکە پەیمانی ئەویان پێدرا بوو کە هێرش نەکرێتە سەرشاندی حەماس لە قەتەر. ڕەنگە ئەمەش لە گلەیەکەی کۆشکی سپیدا دەرکەوێت کە نیگەران نییە بەرامبەر لێدانی حەماس، بەڵام نیگەرانە لە شوێنەکە، کە مانای وەهایە ئەوە جۆرێک بووە لە ڕێککەوتن، بەڵام سەرپێچی کراوە. گرەی ئیسرائیل. ئیسرائیلیەکان خۆیان باوەڕێک پێکەوەی بەستون، ئەگیان خەڵکی زۆر جیاوازن. ئەمەش وەها دەکات کە باوەڕ لای ئەوان پێگەیەکی جیاوازتری هەبێت. لەم ڕۆوە کاتێک دەبینن نەیارەکانیان شەڕەکانیان وەک بەشێک لە باوەڕیان دەکەن، وەهای دەبینن کە شەڕێکی ئەزەلیە. بۆیە هەستکردن بە سەرکەوتن زۆر ئەستەمە لەلایەن. ملهوربوونی حەماس وەهای کردووە کە زیاتر و زیاتر سوور بن لەسەر هێرشەکانیان. ئەم دۆخە زیاتر چڕبووتەوە لە کاتێکدا ئێرانیش وڵاتێکی لێدراوە، بەڵام نەڕووخاوە. کاریگەریەکان. قەتەر بوو بە حوتەمین وڵاتی لێدرا و پاش هێرشەکەی حەماس بۆ سەر ئیسرائیل، بەڵام قەتەریەکان جگە لە پرتە و بۆڵە هیچی تر ناکەن. جارێکیان نەوشیروان مستەفا پێیوتم کە یەکێتی و پارتی پەکەکە دەبینم وەها خۆیان پیشان دەدەن کە دۆستیانن، کاتێکیش تورکەکان دەبینن خۆیان وەها پیشان دەدەن دۆستیانن. قەتەریش هەمان یاری دەکات، بەڵام بۆ ئامانجی خۆی. ئیسرائیل خەمی نییە، چونکە قەتەریەکان بۆیە دۆستی ئیسرائیلن، چونکە بەهێزن. ئێستا کە لێیان داون بەهێزترن، بۆیە زیاتر دۆستیان دەبن. دەرەنجام ئیسرائیلیەکان دەیانەوێت ئەوە بچەسپێنن کە هیچ بربەست و ڕێگرێک نییە لە بەردەمیاندا بۆ ئەنجامدانی هەر پلانێک لە ناوچەکەدا. ئێستا ئەوە بتوانێت بەرگری بکات تورکیایە، بەڵام تورک ڕاستەوخۆ خۆیان ناخەنە و دۆخەوە.